سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی دیدار و ڕاڤۆوە دێنەوە خزمەتان. عزیزان هەروە خۆشتان ئاگادارن ئەم بەرنمەیە هەرجارێ و ئاورێک دەداتەوە لە لایەن و لایەنە جۆرا و جۆرەکانی هونەرمەند، شاعر، نووسەر و کەسایەتیە سیاسیەکان جا چوەک دیدار بێت و چوەک بابەت. لە بەرنامەی هەفتەیە دیداردا بابەتێکمان بۆ هەڵبژاردوون بە ناونیشانی مێژووی نووسین و ئاسۆی ئایندەی لە نووسینی فەیسەڵ عەلی لە ئامادەکردنی سەعید ئەمانی. هیواداری کە تا کۆتایی لەگەڵمان بن. مرۆڤ بەجیا لە هەموو بوونەوەرەکانی تر عەقڵ و توانای بیرکردنەوە و بەدەستهێنانی معریفە و داهێنان و ئەفراندنی هەیە. زیاد لەوەش توانای گزارشکردن و گواستنەوەی ئەوەی دەوێت لە ڕێی قسە و نووسینەوە بۆ ئەوانەی تریشی هەیە. ئەمەش هێز و گوژمێکی گەورە بۆ تواناکانی دەدات. ڕۆڵی نووسین تەنها لە گواستنەوەی ڕاستەوخۆی نێوان خەڵکی لە کاتی یەکتر بینین و گفتوگۆکانیدا کورد نابێتەوە. بەڵکو گواستنەوەیەتی لە نەوەیەکەوە بۆ نەوەیەکی تر و نێوان شارستانیەکانیش دەگرێتەوە. ئەمەش لەبەر گرنگیەکەی شایانی زانینی ئەو ڕەوتەی نووسینە بە تایبەتی ئامرازەکانی لە پەرەسەندنێکی بەردەوامدا. بێڕای ئەوەی پێویستیمان بە نووسین بە بەردەوامی لەگەڵ پەرەسەندنی خێرای معریفەدا ڕوو لە زیادبوونە لێرەدا هەوڵ دەدرێ تیش بخرێتە سەر مێژووی نووسین لە ژیانی جیهاندا. نووسین بەر لە چەند هەزار ساڵێک لە شێوەی وێنەی هەمەجۆر کە لەسەر تابلۆی قوڕ و مۆم و کانزا و درەخت دەکێشران لەسەر بەرد هەڵدەکۆڵدران تا گزارش لەوەی خاونەکانیان بە زمانە جیاوازیەکانیان لە ناوچە جیاجیەکانی جیهان دایانەوێت بکات. کۆنترینی ئەو نووسینانەی کە ئاسەوارەکانی بە ئێستاشەوە ماون نووسینی بزماریە کە سومێریەکان بەکاریان هێناوە. دوای ئەوانیش ئاسووری و بابلیەکان بەکاریان هێناوە. سەرچاوەکان باس لە ئاسەواری 130 تابلۆی قوڕین دەکەن کە لە ئێستا لە مۆزەخانەی بریتانیا دانراون. هاوکاتی نووسینی بزماری نووسینی هێرۆگلیفی لە میسری فەرعەونی دەرکەوت. ئەویش هەر نووسینی وێنەی بوو بۆ چەندینەوە بە نەزانراوی مایەوە تا ساڵی 1882 کاتێک زانایەکی فەڕەنسایی نیشانەکانی ئەو نووسینەی کردەوە دوای ئەوەی سەربازێکی فەڕەنسایی کە بەشداری لە هێرشی فەڕەنسەییەکان بۆ سەر میسر کردبوو و لەگەڵ خۆی بەردێکی نووسراوی بۆ وڵاتەکەی خۆی بردەوە. مرۆڤ لە نووسینی وێنەیەوە بەرەو نووسینی پیت هەنگاوینە کە پێی دەگوترا ئەبجەدی. هەر پیتەوە دیزان کرابوو کە گزارش لە دەنگێکی دیاریکراو بکات لەسەر ئەو بنچینەیە. هەر وشەیەک بە پیتە جیاوازیەکانیەوە دەنووسرا. کاتێک بە دەنگێکی بیسرا و دەخوێنرایەوە گوێت لەو دەنگە دەبێت کە لێوەی دێت. واتە ئەو دەنگەی گزارشتی لێ دەکات. ئەگەر دەنگی خوێندنەوەی لەلایەن ئەوانی ترەوە نەدەبیسترا ئاوا سەداکەی لە مشکی خوێنەری بێدەنگدا بەرجەستە دەبوو. سەرچاوەکان باسلەوە دەکەن لە جیهاندا یەکەم ئەبجەدی لە ساڵی 1900 پێش زاین دانراوە. ئەبجەدی ئۆگاریت بووە کە لە سی پیت پێکاتووە. ئۆگاریت شارێکی کۆنا و تووشی بورکانێکی وێرانکەر بووە و هێشتا ئاسەوارەکانی ماون. ئەو شارە دەکەوێتە سەر کەناری باکووری خۆرهەڵاتی دەریای ناوەڕاست لا نزیکی شاری لاسکیەی سووریا. ئەم ئەبجەدیە لە ساڵی 430 پێش زاین بۆ دانانی ئەبجەدی گریک بەکارهێنراوە. لە میانی دەرکەوتن و پەرەسەندنی نووسیندا گەڕانی بەردەوام بە دوای ئامرازێکی ئاساندا بۆ ئەوەی لەسەری بنووسرێت کاغەز دۆزرایەوە. میسریەکان کاغەزیان لەگەڵ زل بەرهەمهێنا و چینیەکانیش هەروایان کرد. بەڵام ئەمان لە داری حەیزەران و دواتریش لە کۆتەڵ پیشەسازی کاغز پەرەیسند تا ئەوەی کاغزیان لە سیلیلۆزی درەخت بەرهەمهێنا. بەکارهێنانی کاغز تا ئەو کاتەی چاپخانەی گۆتەنبێرگ لە ئەڵمانیا لە ساڵی 1436 دروسترا
سنووردار بوو. دوای ئەم داهێنانە کۆپیکردنی نووسین و بڵاوکردنەوەی بۆ ئەوەی ژمارەیەکی زۆری خەڵکی بیبینن ئاسان بوو. مێژ و ناسانی ئەم بوارە دەڵێن بڵاوبوونەوەی چاپەمەنی بە شێوەی فراوان لە سەدەی حەڤدا دەستی پێکرد. سەدەی هەژدا بە تایبەتیش ساڵی 1970 سەرەتای ڕۆژنامەی چاپکرا بوو لە ئەمریکا. لە ساڵی 1930 یەکەمین کتێبخانەی گشتی لە سەردەستی بەنیامین فرانکلین کرایەوە. دەگەین بە سەردەمی کە تێیدا دەژین کە کاغەزی ڕۆژنامە و گۆڤار و کتێبەکان دەبنا شاشە ڕووناک و فایلی کۆمپیوتری کە لە پانتاییەکی زۆر بچووکدا هەڵدەگیرن کە دەکرێت کتێبخانەیەکی ئێجگار گەورە لە مێمۆریەکی ئەلکترۆنیدا خەزم کرێت کە مرۆڤ دێخاتە گیرفانیەوە. کاتێک لەسەر شاشەی کۆمپیوتەر یان موبایلەکەت دەنووسیت، کاتێک لەوێش دەیخوێنیتەوە، کاتێک خزنی دەکەیت، پێویستیت بە کۆگا و ڕەفە نابێت، بەڵکو بە ئامرازی بچووکی ئەلکترۆنیە. بەڵام ئەو ئەبجەدیەی بیرۆکەکەی بەر لە 3000 ساڵ دەرکەوت هێشتا لەگەڵمان دەژی. ئەویش بەڵگەیەکە کە ئەوەی ئەمڕۆ دەیبینین و مەعاملەی لەگەڵ دەکەین تەنها بەرهەمی ئەمڕۆمان نییە، بەڵکو ڕیشەیەکی معریفی هەیە کە لەو کاتەوە کەڵەکە بووە بۆ ئەوەی مرۆڤ لێوە بەمەی ئێستا بگات. سەرباری ئەوەی سەرەوە ڕەنگە تێبینی ئەوە بکەین نووسین لەسەر ئەو شاشانەی لەگەڵی ڕاهاتوین ئاراستەیەکی تری وەرگرتووە، ئەویش پێویست بە کیبۆرد ناکات، بەڵکو قسەکردنەکەت بەبێ خۆماندووکردن بە تایپکردنەوە یەکسەر دەکاتە نووسین. بێگومان ئەمەش زمانێکی پاراوی قسەکردنی دەوێت، چونکە ڕێخستنی زمانی نووسین کاتێکی زۆری گەرەک بووە و بە بەراورد بە قسەکردن بۆ خەڵکی. لێرەدا ئامۆژگاریەکە ئەوەیە دەبێ وا بکەین قسەکردنمان وەک ئەوەی دەنووسین ڕێکی بخەین، تاوەکو بتوانین ئەوەی دەمانهەوێت لە بواری کار، پەیوەندی کۆمەڵاتی یان هەر پرۆسەیەکی تردا بە شێوەیەکی دروست دەستەبەر بکرێت. ئەگەر لە چوارچێوەی ژیری دەستکردا لە ئایندەی بینراوی نووسین بڕوانین، ڕەنگە ئەو گفتوگۆی دەیکەین لەسەر شاشەکەی بەردەستمان بە غەیری ئەو زمانی قسەمان پێکردووە بیبینین، بەڵکو ئەو ژیریە دەستکردە ڕاستەوخۆ بە چەندین زمانی تریش وەردەگێڕدرێت. ئەگەر لەم نووسینەدا چاو بە مێژووی مرۆڤ لەگەڵ نووسیندا لە میانی سەردەمەکان تا ئایندەی بینراوی بگێڕین، ئاوا ئایندەی نادیار نووسین پێدراوی تری دەبێت کە ئەمڕۆ ئەستەما دەرکی بکەین. با لێرەدا باس لە نووسین بەرپرسیارەتیە بە باشتری بکەین دەکەین. سوکرات بیرمەندی ناوداری گریک دەڵێ قسە بکە تا بتبینم. مەبەست لەم قسەی سوکرات ئەوەیە کە مرۆڤ گزارش لەسەر ذاتی خۆی دەدات. ڕووی مرۆڤ ناتوانێت بە تەواوی گزارشتی لێ بکات، دەبێت گوێمان لێبێت تا تێڕوانیمان بۆی ڕوانگە ڕاستەقینەکەیمان پێنیشان بدات. سەبارەت بەم قسەی سوکرات تێبینیەکەیە. قسەکردنی مرۆڤ دەشێت دەرەنجامی بیرکردنەوەیکی خێرا بێت کە بە دوای وەڵامێکی بە پەلە بگەڕێت، واتە ئەو قسەی بە بیرکردنەوەیەکی قوڵی لە سەرخۆ نییە. زۆرجار ئەگەر قسەکردن یان گفتوگو پێشوەختی خۆت بۆ ئامادە نەکردبێت، واتە بەشی خۆی لە بیرکردنەوەی قوڵی نەبربێت، ئاوا تێڕوانینی گشتی بۆ ئەو کەسە لە ڕوانگەی ڕووکەش و قسەکردنیەوە دەشێت تێڕوانینێکی تەواو نەبێت، بەوەی نەتوانراوە لەو قسەکردنەوەی ناخی بخێنرێتەوە. لێرەدا پرسیارەکە ئەوەیە چۆن لە بیرکردنەوەی قوڵی مرۆڤ بڕوانی. لێرەوە ڕۆڵی نووسین دێت کە دەکرێت لێوەی لە مرۆڤ تێبگەین. نووسین بە پێی پێناسەیەکی ویلیەم زینسەر بیرکردنەوەیە لەسەر کاغەز، هەرچەندە ئێستا زۆربەی بیرکردنەوەکان لەسەر شاشەکانەوە وەک ئەوەی لەسەر کاغەز بێت. بیرکردنەوەی پێویست بۆ نووسین بیرکردنەوەیەکی خێرا و ڕاستەوخۆ نییە، بەڵکو بیرکردنەوەیەکی قوڵە، تێڕوانینێکی ورتر لەسەر مرۆڤ دەخاتە ڕوو، زیاتر کەسایەتیەکی نیشان دەدات، ئیزافەیەکی زیاتر بە ڕووکەشی کەسەکە دەدات، زیاتر لەوەی کە سوکرات باسی لێوە دەکرد. بیرکردنەوەی زۆر قوڵ تەنها پرۆسەیەکی زێهنی لۆجیکی نییە، واتە تەنها بەرهەمی ئەقڵ نییە، بەڵکو دەرەنجامی منزومەی ئەقڵەکە هۆکارەکانی دەوروبەریشی دەگرێتەوە، واتە ئەو زانیاریانی لەسەر ئەو بابەتەی خراوەتە ڕوو هەیە. بۆ چوونی ئەو کەسە لەسەر ئەو بابەتە هەلومەرجی ئابووری و کۆمەڵایەتی و هیتریش لەخۆ دەگرێت. بەرەنجامی بیرکردنەوە لە بابەتێکی دیاریکراو بە هۆکاری ئەو کاریگەریانەیە لە کەسێکەوە بۆ یەکێکی تر دەگۆڕێت. تەنانەت ئەگەر هەمان شێوازی لۆجیکی لە بیرکردنەوە و دەرەنجامەکان پەیڕەو بکرێن. سەرباری ئەوانە بەهرەی زێهنی مرۆڤ لەم بابەتە یان هەر بابەتێکی تر
ڕۆڵێکی دیاری لەسەر ئاستی ئەو داهێنانەی لە ئەنجامی بیرکردنەوەی کەسێک بۆ یەکێکی تر دێتە بەرهەم دەبێت. دوای ئەوە جێی خۆیەتی توانای دەربڕین لە نووسیندا بەهێز بکرێت، بیرۆکە بخرێتە ڕوو، کۆمنت لەسەر هێندێک بۆچوون و ڕاستپاردەی نووسەران بدرێت. مەبەست لەمە دەستوەردان نییە لە بیرکردنەوەی ئەوەی بە نووسین دەخرێتە ڕوو، بەڵکو هەوڵدانە تا بە شێوەیەکی باشتر و ڕەوانتر گزارش لە کەسەکە بکات. ڕاستپاردەی یەکەم کە لێرەدا دەخرێتە ڕوو هی ویلیام باتلەری شاعرە کا دەڵێ وەک پیاوێکی دانا بیرکەرەوە و بە زمانی خەڵکی بدوێ. ئەم وتەیە یان ئەم ئامۆژگاریە پێداگری لەسەر سڵامەتی بیرکردنەوە دەکات. بێگومان بە پێی ئاراستەی سیستمی عەقلی ئەوەی دەینووسێت وەک پێشتر ئاماژەی بۆکرا ئامۆژگاریەکە داوای داڕشتنێک دەکات کە خەڵکی بە ئاسانی لی تێبگات. لێرەدا گرنگی گزارشکردن لە بۆچوونەکان دێت کە دەبێت بە ڕێگەیەکی ئاسان و سادا بخرێتە ڕوو تا بەو کەسانە بگەن کە دەمانەوێت. ڕاستپاردەی دووەم سڵامەتی ڕێزمانە. ئەم ڕاستپاردەیە پشت بە وتەیەکی کاریگەر دەبەستێت وەک هۆشتاریەکی زمانەوانی و کاریگەریە نەرێنیەکانی دەردەخات کە ڕووبەڕووی نووسین دەبێتەوە کاتێک پابەندی بنچینەکانی ڕێزمان نابێت. وتەکە دەڵێ ڕێزمان لە پاک و خاوێنی شخصی دەچێت کە مرۆڤ دەتوانێت ئەگەر بیەوێت بە ئاستی جیاواز پشت بێ بخات، بەڵام دەبێت دووچاری سەرسوورمانیش نەبێت کاتێک خەڵک تێدەگات چی دەوێت واتە لەوە ناگەن نووسەرەکە چی دەوێت. ئەم وتەی ڕێزمان بە پاک و خاوێنی شخصی خوێندرا کە لە کەسێکەوە بۆ یەکێکی تر جیاوازە. مرۆڤ چەندە ناوازە بێت دەشێت بە دروستی لی نەڕواندرێت. ئەگەر وەک پێویست شێوەی دەرەوەی پاک نەبێت، ئەمە لە حاڵەتی نووسیندا لە لاوازی تێگەیشتن لەوەی نووسیەتی دەربکەوێت. ئەگەر بنچینەکانی ڕێزمانی لە بەرچاو نەگرفێت، واتە نووسین دەبێت پاک و خاوێن بێت، بنچینەکانی ڕێزمانی بە هەند وەرگرت بێت بۆ ئەوەی مەبەستێتی بەبێ خەڵتە بەڕوونی بگەێنێت. ڕاستپاردەیەکی تری گرنگ لەمەڕ نووسین هەیە کە دەبێت لە بەرچاو بگیرێت. پەیوەستە بە نیشانەکانی خاڵبەندیەوە. ئالتەرقیم لینترێس وتەیەکی جوانی هەیە لەمبارەوە هەیە کە دەڵێ نیشانەکانی خاڵبەندی لە نووسین و دەقەکاندا لە هێماکانی هاتوچۆی سەرشقامەکان دەچێت کە پێمان دەڵێت کەی هێواشی بکەینەوە، کەی بوەستین و لەکوێ لا بدەین. ئەم وتەیە مەبەستی نیشانەکانی خاڵبەندی دەردەخات، چۆن خوێنەر بە پێی پێداویستیەکانی دەقە بڕوات، لە کاتی بوونی فارێزەدا هێواشی بکاتەوە و لە خاڵ بوەستێت و هەتت. بەبێ ئەو نیشانانە خوێندنەوە دووچاری فەوزا دەبێت. بەرەنجامی ئەم ڕاستپاردەیە ئەوەیە کە دەبێت نووسەر نیشانەکانی خاڵبەندی بۆ نووسینەکەی دابنێت تا بە دروستی بخوێندرێتەوە و سوودی لێ وەربژیرێت. لە میانی ڕاستپەردەی خاڵبەندیدا ڕاستپاردەیەکی تر دێتە گۆڕێ، ئەویش بە سنووری ڕستەوە پەیوەستە. پێویستە نووسەر ڕستەیەکی بۆ عەقلی خوێنەر دابڕێژێت، وەک ئەوەی چۆن کەسێک تیکەیەک خواردن بۆ دەمی ئامادە دەکات. ئەگەر تیکەکەی گەورە بێت ناتوانێت بە ئاسانی قوتی بدات، دەشێ پێ بخنکێت، یەکسەر فڕی دەدات بۆ ئەوەی خۆی لە ڕزگار بکات. ڕێک ئەمە لەگەڵ ڕستەی درێژ ڕوو دەدات. کاتێ عەقڵ بە ئاسانی هەزمی ناکات، ڕەنگە بە ئاسانی ئەو ڕستەی بۆ قوت نەدرێت. لەبەر ئەوە دەبێت سەلیقەیەکی زۆر باش لە داڕشتنی ڕستەدا هەبێت. لەم بوارەدا باش بەکارهێنانی خاڵبەندی یارمەتی دەرێکی باشی خوێنەر دەبێت لە خوێندنەوەی ڕستە و تێگەشتن و ئاسان خوێندنەوەیدا. لەسەر بنەمای ئەوەی سەرەوە مرۆڤ نە بە ڕووکەش و نە قسەکردنی کە گزارشتی لە بیرکردنەوەی خێرای دەکات ناناسرێتەوە، بەڵکو بەو بیرکردنەوە لەسەر خۆ و قوڵەی کە لە کاتی نووسیندا دەری دەبڕێت دەناسرێتەوە. نووسین تەنها پێویستی بە بیرکردنەوە نییە، بەڵکو پەیوەندی بە سادەیی داڕشتن و پابەندبوون بە ڕێزمان و خاڵبەندی و بایەختان بەڕستەوەیە، چونکە نووسین خواستێکە هەموو پێویستی پێدەبێت، دەشێ ئەو ڕاستپاردانە سوودی بۆ هەمویان هەبێت. با لێرەدا باسی سیستمی نووسین لە نێوان زانست و ئەدەبدا بکەین. وەک ویلیام زینسەر دەڵێ نووسین بیرکردنەوەی لەسەر کاغەز. ئێستا لەسەر شاشەی کۆمپیوتێر و موبایلە نەک لەسەر کاغەز، بەڵام سەرچاوەیەکی بیرکردنەوەیە، جا ئەو بابەتە زانستی بێت یان ئەدەبی بێت. جیاوازی نێوان نووسین و قسەکردن لەوەدایە نووسین پشت بە بیرکردنەوەیەکی قوڵ دەبەستێت، وەک لە نووسینی پێشوودا ئاماژەی پێکرا. قسە لە ژینگەیەکی کارلێکدا دەکرێت و پێویستی بە وەڵامی خێرایە. لەبەر ئەوە بەرهەمی بیرکردنەوەیەکی خێرایە. ئەگەر پێشتر ئامادەکاری بۆ نەکرابێت،
پێشوەختیش بە قوڵی بیری لێ نەکرابێتەوە، بەڵام نووسین بە ژینگەی کارلێکی قسەکردنەوە پابند نابێت. زۆر یەکجار پانتایەکی باشی کاتی هەیە، وا دەکات توانای پشتبەستنی بە بیرکردنەوەیەکی قوڵی هەبێت. ئەگەر بڕوانینە بیرکردنەوەی پێویست بۆ نووسینی زانستی، دەبینین بە کۆمەڵێک هۆکار زۆر جیاوازە لەو بیرکردنەوەی بۆ نووسینی ئەدەبی پێویستە کە پەیوەستە بە کاریگەریەکانی ژینگەی زانستی لەسەر بیرکردنەوە. لەلایەکی تریشەوە کاریگەری ژینگەی ئەدەبی لەسەر بیرکردنەوە، واتە سیستمی بیرکردنەوە لە بواری زانستیدا لە بواری ئەدەبی جیاوازە. ئەگەر بیرکردنەوەی قوڵ خاڵی هاوبەشی نێوان هەردووکیان بێت، ئاوا ژینگەی نووسینی ئەدەبی ژینگەی هەست و سۆزە کە لەژێر کاریگەری ڕاستیەکانی ژیاندایە، بە تایبەتیش ئەوەی بە ژیانی کۆمەڵایەتی مرۆڤەوە پەیوەستە. ئەم ژینگەیە لە میانی هاندانی خەیاڵەکانی مرۆڤدا بۆ دەربڕینی بۆچوون و تێڕوانینەکانی دامەزراوە کە بە شێوازی جیاوازی نووسین وێنای دەکات. وێنەیەک بە ژیان دەبەخشێت، کار لە خوێنەر دەکات بۆ ئەوەی بەهایەکی معنەوە تێدا ببینێت و هەستەکانی دەوروژێنێت، ئاستی تێڕوانینی بۆ ڕووداوەکانی ژیان فراوان دەکات. بەڵام ژینگەی نووسینی زانستی ژینگەی گەڕانە بە دوای ڕاستیەکانی ژیاندا، بە تایبەتیش ڕاستیە سروشتیەکان، هەوڵدان بۆ لێ تێگەشتنی و پشتبەستن بە هەزری نوێی زانستی کە بە شێوازی ئەزموونی لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت، یاخۆت لە ڕێی مشتومڕێکی هەزری لۆجیکیەوە بیر و بۆچوون و تیۆر بۆ گزارشکردنی لێی دێنە بەرهەم وێڕایگەڕان بە دوای هەزری نوێ و نێبوونەوەدا تا سوود لەو ڕاستیە وەربگیرێت و بە کارایی و لێهاتووییەوە بخرێتە خزمەتی مرۆڤایەتیەوە. لە بواری توێژینەوەدا لەم جۆرە بیرکردنەوانە خەیاڵی مرۆڤ وەک ئامرازێکی هەڵێنجاندن ڕۆڵ دەگێڕێت. خەیاڵی مرۆڤ لە هەر یەک لە نووسینی زانستی و ئەدەبیدا ئامرازی بیرکردنەوەیە، بەڵام ڕاستیەکانی واقع لە نووسینی زانستیدا سنوورێک بۆ خەیاڵە دادنێت، لە بەرامبەریشدا زیاتر لە هۆکارەکانی نووسینی ئەدەبی سربەخۆترە. لە نووسینی زانستیدا ئەوەی خەیاڵ پەیدەگات دەبێ بسەلمێنرێت، بەڵام ئەمە بۆ نووسینی ئەدەبی وانە. دوای ئەوانەی سەرەوە هەوڵ دەدەین زیاتر لە هەردوو جۆری نووسینی ئەدەبی و زانستی نزیک بینەوە. ئەگەر بە نووسینی ئەدەبی دەستمان پێکرد، قسەیەکی یەکێک لە ئەدیبە ناودارەکانی جیهان بۆ بیر دەهێنینەوە، ئەویش ئەرنیست هەمنگوایە کە چەندین ڕۆمانی نووسیوە و لە زۆربەی دەوڵەتانی جیهان بڵاوبوونەتەوە. ئەم ئەدیبە دەڵێ نووسین جگە لە دانیشتن لە بەردەم ئامێری چاپکردن و لێت بچۆڕێت هیچی تر نییە. دیارە لێرە مەبەستی لە لێچۆڕاندن دەربڕینی هەستەکە هاوتای لێچۆڕینی خوێنە. هەستی ئەدیب هەستێکی ناسک و قوڵە. ئەگەر لەمەڕ بابەتێک دەریبڕی وەک ئەوەی خوێن لە لەشی فیچقەی کردبێت کە هانی ئەدیب دەدات تا گزارشی لێ بکات و لەو کەسایەتیەکاندا بەرجەستەی بکات. دەیخاتە چوارچێوەی هەزرەوە، تێیدا هەستی مرۆیی کارلێک دەکات، وەک ئەوەی لەسەر ئەرزی واقع ڕوودەدات یاخۆت وەک ئەوەی لە ئەندیشەی ئەدیبدا ڕوودەدات. بێگومان نووسینی ئەدەبی تەنها ڕۆمان نییە، بەڵکو هونەرە هەموو شێوەکان دەگرێتەوە. هەمویان پێدراوی وروژێنەر پێشکەش دەکەن، چونکە بایەخ بە ژیانی مرۆڤ دەدات، هەرچەندە دەشێت لە لۆجیک و واقع و ئاسایی بچێتە دەرەوە. لە فەزایەکدا بێت هێندەی دڵ بەڕێوەی دەبات عەقڵ حوکمی ناکات. بێگومان شعر یەک لە گرنگترین شێوەکانی ئەدەبە، بەوەی کە دەقەکانی ڕیتمێکی جوانیان هەیە، کاریگەری زیاتر لەسەر خوێنەر بەجێدێڵن. دێنە سەر نووسینی زانستی. زۆر جار پێشی دەوترێت نووسینی هونەری یان تێکنیکی بۆ ئەم جۆرە نووسینە وتەیەکی جوان هەیە. دەڵێ نووسینی زانستی یان تێکنیکی بەردەوامبوونی بابەتیانە لە بوارێکدا بە ئامانجی گواستنەوەی زانیاریەکی دیاریکراوە لە پێناوی ئامانجێکی دیاریکراو و خوێنەرێکی دیاریکراو یان کۆمەڵێک خوێنەری دیاریکراو. لە ڕوانگەی ئەم دیاریکردنەوە هەر یەک لە سروشتی بەردەوامیدان بوار، ئامانج، خوێنەر. ئەم جۆرە نووسینە بە دادگاییکردنی زەهنی واقعیەوە پەیوەستە، بە زانیاری ورد لە بواری باسی لێوەکراوە. بێلانی لە خستنە ڕوو و دوور لە سۆز و بێنەوبەردەکەی لە حوکمی هەست و زاتیەتی مانادایە. بەو جۆرە دەبینین نووسینی زانستی پێویستی بە سیستمی بیرکردنەوەی بابەتیانە هەیە کە بایەخ بەڕاستی و ئەو هەزرەی پێوەی پێوەستە دەدات. دەسوەردانی حەز و هەست ڕەت دەکاتەوە، خاڵی یەکلاکەرەوەی ئەو بەڵگەیە کە پێشکەش دەکات و ئەو ئەنجامەیە کە لە ئەزمون و لۆجیکەوە دەستەبەر دەکرێت.
بەڵام نووسینی ئەدەبی سیستمی بیرکردنەوە تێیدا زاتیە گزارش لە تێڕوانینی نووسەر وە کەسایەتی بۆ ژیان هەست و زەوق و ئاراستە و خەیاڵی هەروەها ئەزممویشی لە ژیان دەکات ئەوەی جێگەی ئاماژە پێکردنە لێرەدا ئەوەی بە داهێنانی ڕۆمان یان شعر لە نووسینی ئەدیبدا دادەنرێت لە نووسینی زانستیدا ڕەت دەکرێتەوە بەوەی زانیاریەکانی جێی متمانە نین و بە بەڵگەی بابەتیانە نەسلمێنراون نووسین بە فعلی بیرکردنەوەیە لەسەر کاغەز یان شاشەی کۆمپیوتێر و موبایلەکان بەڵام کاریگەریەکانی سەر بیرکردنەوە لە نێوان زانست و ئەدەب لێک جیاوازن لەمەوە هەر یەکەیان سیستمێکی بیرکردنەوەی جیاوازیان لە یەکتر هەیە نووسینی زانستی هەزرێکە پشت بە لۆجیک و حەقیقەت دەبەستێت و هەست و ئارەزووی کەسی جێنابێتەوە جگە لە حماسی کەسەکە بۆ کارکردنی زانستی و لۆجیکی و ئەزمموی کە دەیخاتە ڕوو و پێدراوەکانی نیشان دەدات بەڵام نووسینی ئەدەبی ئەمیش هەزرە بەڵام هەزرێکە هەڵگری هەست و سۆزی نووسەرەکەیە هەروەها تێڕوانینی و دنیابینیەتی بۆ ژیان بێگومان مرۆڤ بە سروشتی خۆی هەردووکیان بە دڵفراوانیەوە وەردەگرێت وێڕای ئەوەی پێویستی بە هەردووکیشانە بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی کە پێشکەشتان کرا بابەتێک بوو بە ناونیشانی مێژووی نووسین و ئاسۆی ئایندەی هیوادارین کە بە دڵتان بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت تا بەرنمەیەکی تر و هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوە